بەناوی خۆی بەخشندەی وێرەبان ئەزیزانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەمەوە. نزیکە بینەوە لە ڕۆژی هەفتەی شوبات یادی خۆپیشاندانەکانی سەرا لە سلێمانی و شار و شارشەکانی تری هەرێمی کوردستان. وەکو ئاشکرایە لای هەمووان لە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 و هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر ژمارەیەک شەهید و بریندار دران و کۆمەڵێک خۆپیشاندان و ناڕزایی لە هەرێمی کوردستان کەوتەوە. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیان ئەپرسین ئایا خۆپیشاندانەکان ئامانجەکانی خۆیان پێکا؟ ئایا ئەو کەسانەی لە هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر زەرمەند بوون و شەهیدرا قەرەبوو کرانەوە؟ ئایا خۆپیشاندانەکان بۆ کبکران؟ ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر ڕوبەڕووی هاوڵاتیان دەکەینەوە. ئێوەش بینەرمان بن و لەگەڵمان بن. ئایا خۆپیشاندانەکان ئامانجەکانی خۆیان پێکا؟ کەس نەبوو پشتمان بگرێ، کەس نەبوو پشتی کورد بگرێ. ئەم نیشتیمانە نیشتیمانی هەموومانە، بەس بە تەنیا هی من و تۆ نیە، هی هەموویەتی. کەس بۆ وەتەنی خۆی خراپ نابێ، بەس لە هەموو جێگایە خیانەت هەیە. ئەم کوژێ حکوومەت تەقەم لێکا و سمێنە خوێنەکەشم بە هەدەرە ڕۆ هیچ شتێکیشم بۆ ناگرێت. تەنها خوێنە بە فێڕۆ چووتەوە. وەکو هاوڵاتیەکی کورد پێت وایە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 لە هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر ئامانجەکانی خۆی پێکا؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ شتێکی باش بۆ خۆپیشاندانەکان کرا، چونکە بەڕاستی ناڕزایی میلەت بوو بەرامبەر ئەو دەسەڵاتانەی کە هەبوو، بەڵام بە بەردەوامی بکرێت شتێکی باشە، بەڵام بەداخەوە دەسەڵاتەکان یانی ئیلان ئەبێت بە سەبری چەک بێت لە وڵاتەیە. ئەو خۆپیشاندانانە بۆ چی کرانە و کاتە ئامانجان چی بوو؟ ئەو کاتەیە ئامانجیانەوە بوو کە گەندەڵی نێڵن، کە گەندەڵی کەم ببێتەوە، ئەو سەروەت و سامانەی میلەت بە هەدەر نەچێت، بەڵام بەداخەوەوان گوێ ناگرن. ئەمانجیان ئەوە بوو خەڵک بژێوی باش نەبوو، کار و کەسابەتی باش نەبوو، ژیانی نەبوو، ئاو و کارەبا نەبوو، هەڵک زۆری بۆ هاتەبوو، بەڕاستی ڕوتینێکی زۆری بۆ هاتەبوو. خۆپیشاندانیان کرد بەس بەداخەوە، بەڵام خۆپیشاندانەکان هیچ ئامانجێکیان نەپێکا. بەڕاستی زۆر بەداخۆم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هیچ وەفایەکی نییە بۆ میلەتەکەی خۆی، کە هیچ کورد پەروەردەیەکی تا مەوجود نییە. ئەو هەموو گەنجەی بە کوشدا لە کەرکووکە. وەڵای تۆ گەل لە ڕاستی دەوێ ئەم وەسعی ئێمە بە خۆپیشاندان حەل نابێت. ئێمە بە یەکگرتووی ماڵی کورد حەلە بێت. ئێمە پێویستە کورد هەموو دەست لە ناو دەست بێت، وەکو براوابی. یعنی من حرمەت پێە بە شەڕەبەرد و بە کۆمەڵێت و موتیژی و بە وەڵامدانەوەی فیشەک و بەم شتانە هیچ شتێک ناچێتە سەر، هیچ شتێکیش حەل نابێت. تێگەی ئێمە ئەبێ دانیشی لەسەر مێزی گفتوگۆ. ئەم حیزبانە هەمووی برای یەکن، هەمووی کەسی یەکن، هەموو هاوماڵین، هەموو کوردین. تێگەی ئێمە ئەبێ کارێ نەکەین وێگانەکانمان، تێگەی وامان لێ بکەن، هەز بەوە بکەن کە بڵێن ئەمانە لەناو خۆیان خواردووە، تێگەی چاوەڕێی ئێمە نەبن زەربیان لێبین، خۆیان زەربە لە خۆیان ئێن. ئەو خۆپیشاندانانە و کاتەکران ئامانجان چی بوو، بەچی گەیشتن؟ وەڵاهی خۆی دوو ئامانجی لە پشتەوە بوو. یەکێکیان ئامانجێکی لە پشتەوە بوو، کۆمەڵێ خەڵک حرمەتمەیە پێی چووە سەرەوە، کۆمەڵێ گەنجیش لەم شارەیە تێگەی بە مەبەستی ئەوەی مەسە بڵین بیوە چاکسازی بکە، یا کۆمەڵێ شتکا تێگەی ئەو بوو بە هەر وەسیلەیەک بێت، بە هەر شتێک بێت، یا شەیدی تیا بوو یا بریناری تیا بوو تێگەی. یعنی من بە تەوقعی خۆم ئەڵەم دەستێک لە پشتی و شتانەوە بوو. وەکو هاوڵاتێکی کورد ئەو خۆپیشاندانانی کە لە ساڵی 2011 هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر کرا، ئامانجیان چی بۆ خۆپیشاندانانە؟ ئامانجی ئەوە بوو کەەوە خەڵک داوای عەدالەتی و یەکسانی ئەکرد، داوای هێنانەوەی ئەو هەموو نەوتە و ئەو هەموو داهاتی ئەم نیشتیمانیانە کە کۆمەڵێک دەستیان گرتووە بە سەریدا ئەیبەنە دەرەوە بۆ چەند بنە ماڵەیەک بەکارێنن، کە ئێستاکێنە بەداخەوە ئەیبینین کە سوگاری شەهیدەکان بێمەعاشن، ئەوانەی لە شەڕی داعشا شەهید بوون، هیچ دینارێک، هیچ پارێک، هیچ موچیەک وەرناگرن، بەڵام وەکو ئەبینی چەندان هونەرمەند هەیە بە مەلاین دۆلاریان پێ ئەبەخشن لە ئەم پارەی ئەم وڵاتە بەبێ هیچ، یعنی بە شێوازێک سەرفەگرێ کەس نازانێت بۆ کوێ ئەبرێ، چی لێ دێ بە فێڕۆ ئەدرێ. بۆ ئەوە کریا هەرزانی بێت و موچەکە بێت و ئەمورەکەمان چاک بێت و ئەوسە ئەمورەکەمان ڕۆژ بە ڕۆژ هەر بەدوا بچێت و خراپەترە بێت و نەوتمان نییە، نەوتەکەمان بۆ بێنن و کارەباکەمان کەمە، کارەباکەمان بۆ دابێن بکەن، چاکی بکەن و فەقیر و فقرا زۆر بووە، موچەکەمان بۆ داپێن بکەن. ئەم خەڵکەیش زۆر گوناحە ئاخە. ئێستا یەکی وەکو تۆ موچەکەت لێ ببڕێ چۆن عیشەت بکەین. زۆر خێزان هەیە کرێنشینن، زۆر جوان هەیە خۆی کوشتووە، ئەڵێ بۆ خۆت کوشتووە، ئەڵێ وەڵا لە بێپارەیە لە بێموچەیە خۆی کوشتووە، کە قسەکە ئەجنەبی ئەرێوەڵا لە بێموچەیە وای کردووە. ئەبێ حکومەت فکرێکمان بۆ بکە، موچەیەکمان بۆ دابێن بکە، ئەم فەقیر و فقرا تێر بکە. خەڵک چیەوێ
ئەوەیە وێ ئەمورەکەی و خۆی و خێزانەکەی بباتە ڕێوە. ئاماجی خۆپیشاندانەکان وڵا بەس ناڕزایی خەڵک بوو دەرهەق بە ئەم حکوومەتی کێسەتی یادی و ئەم حکوومەتە تا ئێستا بە هیچ شێوەیەک هیچ شتێکی نەکردو بۆ گەنجان گەنجانیش بووکە ئەوە هاتنە سەر جادە و خۆپیشاندانیان کرد و هەر کوڕی فەقیر و هەژاریش بوتیاچوو. ئەو کەسانی کە لەو کاتە با بڵێن بەنەها خوێنیان ڕژا ئایا خوێنی و کەسانە چی بەسەر هات؟ ئایا حکوومەت توانی خەرەبویانیش بۆ بکاتە بۆ کەسوکەریان؟ نەخێر بە هیچ شێوەیە تەنها خوێنە بە فیڕۆ چووتەوە. وەکو هاوڵاتیەک پێت وایە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 لە حەفدەی شوبات بۆچی کران؟ وەڵام ئەم گۆڕانکاری لەم حکوومەتە گەندەڵە وایە بۆ ئەوەی ئەو میلەتە بژی و مەعاش بن بەو خەڵکە و خەڵک بۆ خۆی بە پیاوانە بژی. باشە ئەی ئامانجەکانی خۆی پێکاوە خۆپیشاندانانە؟ نەخوا زۆر پێکاوێتی تا حەدێ بەست زۆر ماوێتی. باشە ئەی دەنگەکانی ئەو کاتە بۆچی کبکرانەوە خوێنی هەندێک لەو کەسانە بەنەها ڕژا هەندێکی کەم ئەندام بوو؟ وەڵا بۆ هەر خوان لەسەر حکوم بن و خوان سەرەت و سامانێ مەڵخە بخۆن و بیخەنە گیرفانی خۆیان نابۆچی معناوە دیموکراتی نییە وایە؟ باشە ئەو خۆپیشاندانانە کە ئەو کاتە کران ئەو ئامانجانەی کە هەبوو وەکو تۆوتت هەندێک لە ئامانجەکانی خۆی نەپێکا ئێستا پێویست لەسەر خەڵک چی پێویستە بکرێت بۆ ئەو حاڵ؟ پێویستە خەڵک ئەم وازە بگۆڕێم دەمو چاوانەداچم بیگۆڕ ئیتر بە دەنگ بێ بە زەبر بێ بەس من پێم وایە خەڵک بە دەنگ ئەمانەدا بە باشە وایە لە دەنگدانە حەقی خۆیان بکەن و لەوانە کە ئەو سەرەت و سامانی ئەو خەڵکیان خوارد. باشە بۆچی ئەو دەنگانی ئەو کاتە و دەنگە ناڕەزیانە کبکرانەوە؟ چونکە بەڕاستی گویان لە میلەت ناگر کەسانێکن یعنی نەخوێنەوارن کەسانێکن یعنی بە زەبری چەک هاتوونەتە سەر حکم ئەوە مۆز. ئێستا خەڵکی بۆ بێدەنگە ینی خۆمان حاڵەتی گەندەڵی هەیە لەو کاتەوە ئێستا بۆ خەڵکی بێدەنگ ینی بە خەڵکەکە ئەترسێەوەی ڕاستی بێ بە زەبری چەک بێدەنگیانەکەن ئەوەیە کێشە. پەیام و چییە بۆ ئەوانی کە ئێستا لە دەسەڵاتن؟ وەڵی پەیامەوەی بە خۆیان نابچنەوە ئیتر بەسە میلەت یعنی بە تەواتی بێتاقەت بوو. تۆ وەکو گەنجێک زەرمەند بووی لەم حکوومەتە؟ بەتاکیت ئەوە نە سەرمەند بووینە یعنی هیچ شتێکی تیانەماوە. کەس نەبوو پشتمان بگرێت کەس نەبوو پشتی کوور بگرێت ئەگەر یەکێ بێ پشتی گور بگرێت خۆپیشاندان بە تاکیدی سەرەگرێت هەموو شتێک ئەگۆڕێت لە وڵاتەیە بەس کەس نییە عنی کەس ساحێبی وڵاتە نییە. ئەوەی لە قسەکان خوێنمەوە بۆ بۆنی گەندەڵی و هەندێک حاڵەتەوە بوو ئێستا وەکو ئەزانین یەکێک لە هونەرمەندەکان لەکێک لە کەناڵەکانەوە باسیەوە کاکە چەند بەرپرسێکی حکوومەت چۆن هاوکاری کردوون چۆن با بڵێن پارە و سەرۆت و سامانی میلەتیان لە پێناوی ئەوە سەرف کردووە. باشە قسە چییە بۆ ئەو دەسەڵاتدارانە کە پارەی میلەت بەم شێوازە بە هەدەرەدەن و خۆپیشاندانی خەڵکیش بۆ شێوازە بکەنەوە؟ قسەم ئەوەیە ساکانە پارەی میلەت بە هەوادادەن هیچ ئیسفادەیەکی نییە خەڵک هەر بۆ پارە لەگەڵیانایە بەس بێنێ ئەو خەڵکەش کە پارەیان نەیاتێ لیان هەڵەگەڕێتەوانێ پارە لە زەلامێک ئاستە سەر بکەن کە شایستەی بێت پارە لە شتێک ئاستەر بکەن کە خەڵک دەستخۆشییان لێ بکە هەموو کەس پێی خۆش بێت نەک لە تاکە شخصێکە یان لە گۆرانی بێژێکە یان لە مەسئولێکە یان لەمەیان لە شێخێکە بەڕاستی ئەمانە هیچ دەورێکی نییە و هیچ ئیسفادەیەکی نییە بۆ خەڵک. باش ئەم حکوومەتێکی ئێستا هەیە مافەکانی تۆی دابین کردووە؟ هیچ مافێکی منی دابین نەکردووە تا ئێستاکانە هیچ شتێک نەبوو من دڵم پێی خۆش بێت زەرەری لێیاوی زەرێری هەبوو قازانجی نەبووە. وەڵی خۆی مەسەلە کردنەکە چۆنە ئێمڕۆ خەڵکێک لە ماڵەکەی خۆیان دانیشتووە چاوەڕێی چییە؟ بە حەقەت خۆی دووشتە ئەساسیەکە ئێمڕۆ تۆ مۆزەفێک لە ماڵەکەی خۆیان معاشەکەی بەرێ ئیدارەی هەبێ قەناعەت هەیە بە زۆریش نایەتە سەرجادەکە هەر بە زۆر بیەنە بڵێ دەنگی ناڕزایی خۆ دەربڕا هیچ شتێکی ناوێت کارەباکەی بەرێ نانەکەی بەرێ پارەکەی بەرێ. هونەرمەندێک لە یەکێک لە کەناڵەکانەوە باسیەوە کاکەوە کۆمەڵی لە بەرپرسە حیزبی حکوومیەکان چەند هاوکاریان کردو چەند پارەی بابڵین حکوومەتی هەرێم و بابڵێن ئەم میلەتیان داوە بە ئەو لەو لای شەواڵێن پارە نییە بوجە نییە موچە نییە پێیان وچێ بۆوانە برا بە ڕێزەکەم ئێمە ڕاستەکەی ئێمە شەڕی داعژاتە بێشەوە کۆمەڵی خەڵک کۆمەڵی خەڵکی ئەزیز خۆشەویست کورت بەروەر خۆی یا بە کوشت ڕاستە ئەم نیشتیمانە نیشتیمانی هەمومانە بەس بە تەنیا هی من و تۆ نیە هی هەموویەتی ئەوەی کە حرمەت بەیە کۆمەڵی خەڵکی کاسەلێز بە ئەوەش بڵێم ئەگەی کۆمەڵی خەڵکی کاسەلێز لە پشتی پەردەوە پارە لە فڵان وەرەگرن لە فڵان وەرەگرن لە فڵان وەرەگرن ناچێت دەزەر ئەوە بۆ مێژوو حرمەت مێ ئەتوانم بڵێم ڕووشیان ڕەشەوێت ئەگەی نەک ئەوەی کە من بڵێم هەستی شانازی بکە لەسەر تەلەڤیزیۆن بڵێ من فڵان کەس دەفتەرێکی یاومەتی و فڵان کەس دەفتەرێکی یاومەتی سومعە ئیمڕۆ پارە نییە سومعە تێگەی هیچ کاتێک بە پارە ناکڕێ
خەڵک ئەو خەڵکی کە هاتە سەرجادە مزاهرەیە کرد بەڵێ ڕاستەکەی کۆمەڵە خەڵکی لە پشتەوە بوو ئێگەی بەڵام هێش بوو بۆ دەنگ و بۆ چۆنەڵی ڕازیبوون و قەناعەت و وجدانی خۆی هاتووە سەرجادەکە ئێگەی بەڵام بە بەبەسی من خۆیان کۆشک و تەلار و کۆمەڵێ شت بنیا دەنێن بە کۆمەڵێ خەڵکی فەقیر خەڵکە فەقیرەکە ژاگای لە سەر و خو لە سەر و تەبەقی خۆی بۆ پارە نییە من بە قەناعەت دەڵێم ئێسێش ئەو نەپارە هەیە ئەو نەپارەیە دووقات دەتوانین ئێمە بۆ ماوەی 10 ساڵیکە کوردستان تێگەی هیچ کێشەیەکی نەبێت ئایا خۆپیشاندانەکان ئاماژەکانی خۆیان پێکا؟ کەس نەبوو پشتمان بگرێت کەس نەبوو پشتی کورد بگرێت ئەم نیشتیمانە نیشتیمانی هەمومانە بەس بە تەنیاهی من و تۆنیە هی هەموویەتی کەس بۆ وەتەنی خۆی خراپ نابێ بەس لە هەموو جێگایە خیانەتەیە ئەم کوژێ حکوومەت تەقەم لێکا و سمێنە خوێنەکەشم بە هەدەرە ڕاو هیچ شتێکیشم بۆ ناکرد تەنها خوێنە بە فێڕۆ چووتەوە و ئامانجەکانی پێکا ئامانجەکانی پێ بکە ئەومانە لێن نەهات کا من ئامانجی پێکاوە کارەبا چاک نەبووە نەوتمان نەبووە ئەیدی موچە نییە کا من ئامان بۆچی ئەو دەنگانە ئەو کاتە کەبکران بەو شێوازەکە بینیمان وەڵە لە هەموو جێگایەک من ئەڵێم کەس بۆ وەتەنی خۆی خراپ نابێ بەس لە هەموو جێگایە خیانەتەیە پێ دوای لێرەش خیانەتەیە چی هەیە؟ خیانەت لێرە لە هەرێمی کوردستانیش هەیە؟ لە هەنێمی کوردستان لە هەموو جێگایە لە هەموو جێگایە هەیە ئیسە نەوتەکە هاتووە بە نیوەدایانە ئەڵێ نییە ئێمە بنکەی دوین بە نیوە بۆ دایانەوە ئەو دوای نییە بۆ بەنیوە حکومت ئەبێ دابێنی کە ئەزانێت چەند پتاقەیە کردوانە بە پتاقە ئەمە نەخێزان لە سەرەتی بنکەی دوو ئەی بۆ بەنیوە ئەی چی لێ هات ئەو دوای باشە هونەرمەندێک لەیەکێ لە کەناڵەکانەوە بەس لەوە کاتکەوە کۆمەڵێک بەرپرسی حزبی حکومی هاوکاریان کردووە و دامیان کردو بۆ شێوازە لەو لایشەوە بەرپرسەکان ئەڵێن ئێستا بوجە نییە پارە نییە بەو شێوازە ئایا پێ دوایە لە ڕاستیە ئێستا پارە نییە یان بەو شێوازە دامی هونەرمەندەکانەکرێت دەو شێوازێ والله ئەوە علمی هە لە لای ئەوان من لە لای منیە نازانم ئەوە ئەگەر موچە بێ نەبێ هەمووی کەسی عیشەکەی خۆی ئەزانێ من بەس بە من بزانم فەقیر و فەقرا زۆر بووە فەقیر زۆر بووە ئەبێ بە پیتاقە نەوتەکانمان بنیە کارەباکەمان بۆ دابێنکەن کارەباکە یعنی بە فەقیر و فقراهی ناکرێت ئەتوانێ حکومت گازەکە بکڕێت و کارەباکەمان بۆ دابێن بکە تۆکو هاوڵاتیەک زەرمەند بووی لە مۆزە و لەم خەیرانی کە ئێستا هەیە من زەرمەند بوومە لە ساڵی 1970 زەرمەند بوومە لە ساڵی 90 چوونە ئێران و هاتینەوە باسی زەرمەند بکەی هەموو کوردستان زۆری زەرمەند بووە قەرەبوویان بۆ کردویت حکوومەتی هەرێم نەوەڵە هیچ قەرەبوویەکم نەکردووە من خوشکێکم هەیە کەم ئەندامە 5 ساڵە خۆم ناوترە حتاکو ئیسا یەک موچەی نییە ئابێ ئەوەتانی باوکو دایکم ئەمری خۆی کردووە هەموو برایەکم ئەوێ خاتە سەر ئەو ئەی خاتە سەر ئەو 10 ساڵای من بوو پیاوەکەمش وتی توانام نییە دەی هەڵیگرم ئەبێ کەم ئەندامەکان شتێکیان بۆ دابێن بکەن حکومەت دامیەکە ئەو کەمەندامانە وەکوەزان کەمەندامەکان خۆی و کاتێکەوە زە تا ڕادێک باش 250,000 بوو ئێستا بۆتە 90,000 هەر 250 بێ هەرچەندێ بێ هەر دڵخۆشکەرەست ئەڵێ دڵخۆشکەرەست هەر چاکە ئێستا لە پاشەکەوت تا بۆتە 90,000 ئەو 90,000 بەشیانەکات نەوەڵە بەشی هیچ ناکە دوو عەلاقە ئاوا ناکە یەیتە بازار هەموو دڵی ئەقرچێت تەمەشای شتەکانە کات و توانای نێشت بکڕێ هەمووی هەر تەمەشا ئەکە بەچاو ئەی بینێت و بە دڵ بشارێت توانای هیچی نییە هەموو شەبابەکان ئەوە سەر بێکار ئەوە کوڕێکم لە ماڵەوە ئەوە سانیژنەکەیشی چووە لە بێکاریە و کوڕەکەمش لە باڵەوە ئەوە بە دوو مناڵەوە ئەمە حەو مانگە من ئەو دوو مناڵە بەخێوەکەم لە بێکاریە کار نییە جوانی خۆمان جوان خۆمان هیچ کارێکی نەماوە بەڕای من تا ئێسانەی پێکا و هیچ شتێکی نەگەشتۆتە ئامانج ئەی بۆ خەڵکی ئێستا بێدەنگن ڕاستی کۆمەڵێکی بەڕای من کۆمەڵێکی حزب تەعینی کردوون پارەیەکی مفت وەرەگرن وەکو بندیوار و چەنەهای تر چەندەها معنی ناکرێت لە شارێکی وەک سلێمانیا چەندەها هەزار مامۆستا هەبێت چەند مامۆستایەک بێتە سەرجادە دیارەوانە بە پێی تەسکەی حزبی دیارە تەعین بوون ئەگینا بۆ نایەنە سەرجادە داوای مافی خۆیان بکەن پەیامت چییە بۆ ئەوانەی ئێستا لە دەسەڵاتن هیوادارم بە خۆیان ناپچنەوە هیوادارم چاوێک لە خەڵکی تر چاوێک بەخشنەوە بە خەڵکە هیوادارم سەیری دەسەڵاتەکانی پێش خۆیان کەن و ئەوانەی کەوا داهاتی وڵاتیانە بدو ئێستا چیان بەسەراتوە هیوادارم دەسەڵات واز لە دیکتاتۆریەتی بێنێ هیوادارم دەسەڵات واز بێنێ و حکومت تەسلیمی کەسانێکی باشتر کە
واز بێن و کەسانێکی گەنج دەستپاک بێنە جێگەی ئەوان کە بکرایەوانێ هێزی حکومت دەسەڵاتی زۆرینە لە لای حکومەتە بە دڵی خۆی سەرکوتەیەکە بۆ هەموو شتێک ناڵێ ناڕزای خۆ دەربڕی ناڵێ ئەوەی کە لە دڵ تا دەری بر تۆ چی تەوێت گوزەرانی تۆ چۆنە چۆن نییە بە هیچ شێوەیەک ناکاری ناڕزای باشە ئەگەر گریمان تۆکو دەسەڵات لە حکومەتە بووی چی تەکرد بۆ خەڵک لەو کاتەیە من خۆم هیچم پێ ناکرێت گریمان تۆ لە دەسەڵاتە بووی لە شوێنی ئەم حکومەتە بووی کە یەکەم خاڵ چی تەکرد یەکەم خاڵ نەمێڵە هیچ گەندەڵی بکرێ باشە نەگوەگەوەش چەندوە 3 ساڵم بەی شێوە موچە نایە هەمی خەڵک بێپارە بێنەوە تا کەسابەت نەماوە هیچ شتێک هیچ شێک نەماوە پێیان موچیە بۆ دەسەڵات وەڵی دەسەڵات بە من شار ناکرێت و مەگەر خەڵک هەمی هەڵسێ بەجارێ خۆپشاندانێکی گەورە بکرێ و بڕوخێ حکومت گۆرانی بۆ چییە؟ ئەوەی کە یا بە هونەرمەندە بیا بە 4 فەقیری خۆ من بەخوا دینارێکم نێ لایم حکومت معاشم نییە بیا بە فەقیر و هەزار بیا بە ماڵە شەهید پەیام چیە بۆ حکومەت وەکو هاوڵاتیە من پێم ئەوەیە ئەومیدەتە بەخێ بکەن و ڕێک و پێک و ئەگەر بەخێویش ناکەن بڵێن خواحافیز و وایەکێتر بێ ئەگەر ئەویش هەر خراپبوو ئەوش کەیەتە دوای ئەوانێت با ئەویش هەر بڕاوەکەوان واز بێنێ و بەشێک لە هاوڵاتیان ڕیان وایە کەوا ئەو خۆپشاندانانەی کە لە ساڵی 2011 کران ئامانج لە خۆپشاندانەکان ئەوە بوو کەوا حکومەتی هەرێم چاکسازی لە حکومەتەکەی بکاو ئەو خەڵکەی کە ڕەش و ڕووتە و بەژمەینەتە هەندێک بحەسێتەوە بەڵام لەبەر ئەوەی دەسەڵاتێکی ئەسکەرتارێت لە هەرێمی کوردستانە حکومەکات نیان هێڵا و خۆپشاندانە ئامانجەکانی پێکێ و بە شێوەیەک هەندێک لە گەنجان و هەندێک لە خەڵکی بەشمەینەتی هەرێمی کوردستان تووشی کەمەندام بوون کە هەتا ئێستەیش هەندێک لەو کەمەندامانە بەدەست ئازارەکانیانەوە ئەلاڵێن بۆیە پیان وایە حکومت ئەگەر بێوێت چاکسازی بکە حکومت ئەگەر بێوێت گوێ لە خەڵک بگرێ ئەبێ ئامانجەکانی خۆپشاندانەکانی ساڵی 2011 لە بەرچاو بگرێ و ئەگەر ئەو کاتێش ئەوەی لە بەرچاو بگردایە ئێستا حکومت لەم خەیرانی ئێستایانە بوو ئەمە زیاتر هاوڵاتیانە دوێنین بزانین ئەوان ڕایان چێ لەگەڵمان بوو ئایا خۆپشاندانەکان ئامانجەکانی خۆیان پێکا کەس نەبوو پشتمان بگرێ کەس نەبوو پشتی کورد بگرێ ئەم نیشتیمانە نیشتیمانی هەمومانە بەس بە تەنیا هی من و تۆ نیە هی هەموویەتی کەس بۆ وەتەنی خۆی خراپ نابێ بەس لە هەموو جێگایە خیانەتەیە ئەم کوژێ حکومەت تەقەم لێگا و سمێنە خوێنەکەشم بە هەدەرە ڕۆ هیچ شتێکیشم بۆ ناکرد تەنها خوێنە بە فێڕۆ چوتەوە وەکو هاوڵاتێکی کورد پێت وایە خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژنانی دواتر لە ساڵی 2011 بۆچی کران و ئامانجیان چی بوو؟ والله پێم وابێ هەر بۆ چاکسازی کرا و هەر بۆ باش بارودۆخێکی باش کرا بەڵام هەستەکەم هیچ عنی ئامانجێکی هیچینێکی نەبوو ئامانجەکانی خۆی پێکا؟ باوەڕ ناکەم نەوەڵا کوا خۆ دیارە باشە بۆچی دەنگی خەڵک کپ کرا ئەو کاتە چەند خۆ با بڵێن کەسێک خوێنی بەناحەق ڕژا چەند کەسێک کەمەندام کرا بۆچی بۆ شێواز دەنگی خەڵک کپ کرایەوە تر خۆ دیارە ئەمە بڵێن هەر بۆ مەسلحەتی چەند کەسێکە ئەمانە کە دەنگی ئەم خەڵکیان ئاوا کپ کردەوە ئەگینا خۆ لە هەچ وڵاتێکی ترا ناڕزای دەڕێ بێ ئامانجی هەبێ لێرە نازانم هیچ ئامانجێکم نبینیوە ئامانجا گۆڕینی دەسەڵات و هەروەها چاکردنی سیستەمی فەرمانڕەوایەتی لە هەرێمی کوردستانە ئامانجەکانی خۆی پێکا و خۆپشاندانەکە وەکو پێویست نەوەڵە چونکە دەسەڵات هەروەکو خۆی مایەوە و زیاتریش کارەسات ڕوویە و قەیران لە دوای قەیران هەرێمی کوردستانیش تووشی کەمەڵە قەیران بوو لەگەڵەوەشە شانزە کە بەریشاو بەسەریان پێت وایە ئەگەر ئەو کاتە ئامانجەکانی ئەو خۆپشاندانە لە بەرچاو بگیرایە ئێستا حکومت بەم شێوازە ئێستا بوو کە لە قەیرانە بەتاکید وان نەبوو ئێستا گەر ئامانجەکانیان بپێکایە ئێستا ئێمە لە زروفێکی کابن و لە وەزعێکی کەشاش وڵی براکەم ئامانجی ئەو بوو علاساس دژی گەندەڵی و دژی خراپەکاری دژی زوڵمستەمە بەڵام بەڕاستی چارەسەری ئەو مەسلەیە بەوە ناکرێت بۆ شێوێ لە پێشاوێ لە خۆمان دەست پێکەین بەڕاستی خۆمان چارەسەرکەین ناو خۆمان ناچاک بین ئەو کاتە خی گەورەستەکە دی چاکشپان بۆ بەنج بەرسی بکە باشە ئامانجەکانی خۆی پێکا ئەو ناڕزایەتی خۆپشاندانە ئامانجی لە پێکاوە بگرە خراپتریش بوو ساڵی 2011 خەڵک لە هیچی کەم نەبوو معاشی وەکو خۆی وا بوو بازارێکی زۆر هیچ کێشەیەک نەبوو خەڵک وەزعی باش بوو وڵا بە دڵنیایی ئەو کاتە کە خۆپشاندانەکان دەستی پێکرد هەمووی بۆ بوو کە لەناو حکومەتا و گەندەڵیە و دسی و پارە بە هەدەردانە نەمێنێ بەڵام بەداخەوە ئەو کاتە کە ئەم سێ حیزبەوە ئۆپۆزیسیۆن و دەورێکی زۆر کاریگەریانە بوو هەدەفەکانی خۆشیان پێکا و ئێستاش کە بوونێتەوە بۆ ئۆپۆزیسیۆن گەر هەمان
فشار خەنە سەر حکومەت و بتوانن بە خۆپیشاندانێکی ئەمنانە و بە شێوەیەکی ئاشتیانە فشار دروستکەن دڵنیا بە لەوانەیە حکومەت لە ترسی ئەوەی کە دەنگەکانی لێدەستبا لە ترسی ئەوەی جەماوەرەکەی لێدەستبا ئەم دوو حیزبە لەوانەیە وەسی خەڵک بەرەو باشی بگەنە و وەکو کاتی لێ بکەنەوە کە خەڵک ژیانی زۆر خۆش و لیترێ بنزین لە 1400 دینار و هاتە سەر 500 دینار ئەمە ڕاستیە یعنی بۆ نمونە سلفە زەواج کە 750,000 بۆ کاتە بووە 5 میلیۆن دینار یعنی ئەمە شتێکی زۆر چاوەڕوان نەکراو بوو سلفەی عەقار لە دەرەوەی شار قەت نەدرا بۆ کاتێک بووە 25 میلیۆن دینار یعنی زۆر دەورێکی باشیە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 لە هەفتەی شوبات و دەوروبەری ئامانجی چی بۆ خۆپیشاندانانێکە و کاتەکران بەڵێ وەڵای ئابانجی ئەوە بوو مامۆساگیان چاکتری بار و گوزارانی هاوڵاتیان بوو بەڵام دوای ئەوە ڕۆژ تا ڕۆژ بار و گوزارانی هاوڵاتیان بەرەو خراپی چوو ئێستاشە هەر بەرەو خراپی ئەچێت مەگەر خوای گەورە ڕەحم کات یەکێک لە هونەرمەندەکان ئەڵێ کۆمەڵێک بەرپرسی حیزبی حکومی هاوکاریان کردو و با بڵێن چەند جین با بڵێن دۆلار و پار و سەر و سامانی میلەتی بە شەخسی پێبەخشراوە ئەو کەسانی کە بودجەی حکومەت بەم شێوازە سەرفەکەن و بودجەی میلەتە بەم شێوازە سەرفەکەن ئامانجیان لە چییە بۆ لەولاوە بەو شێوازە هاوکاری خەڵکێکەکەن کە خۆیان بێ و هاوڵاتیەکانی تیش فەرامۆشەکرێن وڵی ترخۆ گومانی تیانە کە ئەبینی هەموو هەڵپە هەڵپێتی بۆ خۆی ڕاستەکەی تر ئەم عیب و عارەشی کە ئێستا بڵێن ئاشکرا ئەکرێت لە لای ئەو کەسە خۆی بکرێتەوە ئیشی لەسەر ناکرێت ئیشی لەسەر ناکرێت قەی ناقەی چێکە با ئەو کەسانە بڵێن وڵی ڕاستەکە ئێمە تا ئێستا غەڵەت بووین هەڵە بووین ئەوە ئێستا لەمەولا ئینشا ئەڵڵا هەوڵێن چاکسازی بکەین و بەرەو پێشەوەی بەرین دێوەرن با دەستقینە ناو دەستی یەکتر و ئەم بڵێن سەرۆکەکان با دەستقینە ناو دەستی یەکتر و وڵاتەکەمان تۆزێ بەرەو پێشەوە بتین بە ئەم خەڵکە ئاوا یەکجار ئەو نەبێزاری دەرنەبڕێت یعنی تاکەی خەڵکەکە بەڕاستی هەر زۆر زۆر بێزار بووە زۆر زۆر ئەگەر لەمەولا یعنی 100 جاری تر دەنگدان بکرێت باوەڕ ناکەمێک بە شەری خوابتی دەنگبا بۆ کی بە بۆ کەسێک ئەبێت دڵسۆز بێ بۆ ئەبێ بە بەزەیی بێ پەیام چییە بۆ ئەوانی کە ئێستا لە دەسەڵاتن بۆ ئەوانەی کە خۆپیشاندانەکانی ئەو کاتیان کەم کردەوە والله پەیام پێحەت چیەکوی لەگەڵ دەسەڵاتە قابلی گۆڕینە چونکە دەسەڵات ئێستا فعلین بە فعلی دەسەڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە بەرەو لاواز بوونە چێ دوای ئەم کارە ساعتە 16 ئۆکتۆبەر دەسەڵات لە هەرێمی کوردستانە تقریبا زۆر کەس بوو لاواز بووە هۆکار چی بۆ کاتە خۆپیشاندانانە کبکرانەوە هۆکار بەرژەوەندی کۆمەڵەت کەس بوو لە ناو دەسەڵاتەکە ئەو گۆڕانکاریانە لە پێناوی بەرژەوەندەکانی ئەوانە نەبوو ئەمە یەک دووهەمیش کبکردنەوەی خۆپیشاندانەکانی 16 شوبات هەفتەی شوبات لە پێناوی گۆڕینی سیستەمی دەسەڵاتە بۆ ئەوانیش خۆیان بەلوتکەی دەسەڵات و هەرێمی دەسەڵاتە زانی لە هەرێمی کوردستانە دڵنیا بەکە ڕێگە نادەن جارێکی کە ئەو سیستەمە بگۆڕێ بۆ مانەوەی خۆیان و بەرژەوەندەکان وڵی پەیام ئەوەیە بۆ ئەوە خەن لەبەر بەخوایان ترسێنم ئەو پارێک لە بەردەستیانە ئەو ماڵی خۆیان نییە ماڵی خۆی گەورەیە بەسەرانەوە ئەو خەڵکەش ڕعەتی ئەوانن بەڕاستی ئەو پارەیە ئەبزان چۆن کرد سبێنێ هیچ شتێک نییە دوو پرسیاری سەر بەڵام مەسەلەی پارە دوو پرسیار لەسەر چۆن پیاوە لە چیە سەرفەکرد ماڵی میلەت چۆن لە شتێکە ئەدرێ بە کەسێکە شتێ بڵاو کاتەوە کە بەڕاستی یعنی هیچ سوودی بۆ میلەت و بۆ بەرژەوەندی وڵات نەبێت وڵی بەزەبری هێز کرایەوە نا خەڵک ناڕازیە خەڵک هەر لەو وەختەوەی کە ئەم حیزبانە بوون بۆ ئۆپۆزیسیۆن و شتە ڕاستیەکانی خسۆدە بەردەشاوی خەڵکە و پارەی نەوت کراوەتە بەردەم چاوی خەڵکەوە کە بۆ شوێ تەخشان و بەخشانەکرێ و بەهەدە دەیرێ لە نێوان مەسوولەکان و خەڵک هەمی ناڕازیە و ئەزانێت کە ئەمە ناحەقیە و نائەدالەتیە و فەرقی هەژارێک هەیە لە بەرامبەر کوڕێکی دەوڵەمە ناو کە سیاری جامڕەشی بەدوایە بەڕاستی فەرقێکی زۆر هەیە نائەدالەتێکی زۆر هەیە ئەو دەنگانەیە سەرژێر ناو خەڵکا بەڵام خەڵک وای لێ هاتووە خەمی ژیانی خۆیەتی ئەڵێ من ئەمڕۆ چمە سەر جادە ئەم کوژێ حکومەت تەقەم لێگا و سمێنە خوێنەکەشم بە هەدەرە ڕۆ هیچ شتێکیشم بۆ ناکرێت دوایە خوێنی ئەو کەسانی لە خۆپیشاندانەکانی 2011 شەهید و بریندار بوون ئەوانیش بە فێڕۆ چوون وەڵی بڕوا ناکەم لەبەرەوەی کە دەفیش خۆی پێکا و خەڵشێکی باش کە ئەو کاتە ژیانی ناخۆشوە بەهۆی خۆپیشاندانەوە فشارێکی باش خستەوە سەر حکومەت و گەنجە بۆ سوودمەند بووە لە پاریس و فەزەواج و خەڵکە بۆ لە پاریس و فەی عەقار سوودمەند بوو بۆ نمونە نرخی بەنزین دابەزی و شتانە کاریگەری زۆر کردو و ئینشەڵا ڕۆحیان شاد بێت هەرگیز خوێنە باشە یەکێک لە هونەرمەندەکان لە یەکێک لە کەناڵەکان باسیەوە کات کەوا کۆمەڵێک بەرپرسی حزبی حکومی هاوکاری و دامێکی زۆریان کردووە ئەو پارەی کە ئەو کەسانە بەم شێوازەی بەخشون تەخشان و پەخشانی پێەکەن پێت وایە کۆمەڵێک بەرپرسی با بڵین هەست نەکردن بە مەسوولیات ئێستا لە شوێنان بۆی بۆ شێوازەیە شتیان پێوەی نێشەوە من ئێستا لێرە ئیشەکەم کە سابەت دەکەم قەت پاری خۆم تەخشان و پەخشان ناگەم بۆ کەس بەس زەو پشتی پێوەی نێشا و
پارەی نەوتە احتیاطی بیرە نەوتێکی خۆی هەیە و لەسەر حسابی خوێنی شەیدەکان لەسەر حسابی هەموو شەیدێک ئامان بۆ لە شەڕی براکوژیە لە سەردەمی بەحسا لەسەر حسابی ئەوانە بۆ خۆی بیرە نەوتێکی خۆی هەیە و پارەیە بۆ هونەرمەند و بۆ هونەرمەند و ئێ هونەرمەندیش احترامن بۆ هەنێکیان خەڵکی باشیان تەیە بەڵام خەڵکێکی زۆریشەیە ئەمڕۆ تەسلیمی پارە بووە یعنی لە ئەس پارەیە خۆی پێڕاناگیرێ نەوەڵا بە هیچ شێوێک ئامانجی خۆی نەپێکەوە ئەو خۆپیشاندانانە ڕۆژ تا ڕۆژ بەرەو خراپی چ وەزعەکە ناخۆشترە ئێستا زۆر ناخۆشترە باش ئەگەر گوێ لە خەڵکی ئەو کاتە بگیرایە ئێستا بارگوزەرانی حکومەت بەم شێوازە ئێستای لێ هات نەوەڵی وەکو ئێستای لێ نەهات بەڵام حکومەتیش قەدرێکی زۆری لە میلەت کرد چونکە ئەگەر حکومەت باش بووە بۆ میلەتیش میلەت زۆر باش بوو بەس میلەت چی هەرەونە دەسڵاتی بوو دەنگیدا بۆمان نەیانزانی ئەمانیشەوە ئاکەن لە میلەت و ئەوە میلەت ئەفەوتێن بە هەموو شێوەیەک ئەرکی خەڵک چیە لە ئێستاە ئەرکی خەڵک ئەوەیە چاک و خراپی خۆی بناسێت بزانێ ئەم جارە دەنگ بۆ کێدات یعنی بە هەموو شێوەیەک ئەم میلەتیانە فەوتان یعنی هیچ دڵسۆزیێکیان بەرامبەر ئەم میلەتە نەنواند بەرامبەری خەڵک چونکە ئەم خەڵکە دڵسۆزی ئەم حکومەتە بوو بەس ئەم حکومەتە دڵسۆزی ئەم میلەتە نەبوو بە هیچ شێوەیەک باشە ئەو دەنگانەی ئەو کاتە بۆچی کپکرانەوە بۆ شێوازە ئەو دەنگانەی ئەو کاتە بۆیە کپکرانەوە لەبەر خاتی چی بوو لەبەر خاتیەوە خۆیان پارە و ماڵ و سەروەتی ئەم میلەتە گشتی بوون بە خۆیان پەیام بۆ خەڵک چێ لە ئێستاە وڵا پێیان بۆ ئەوە هەیە خەڵک لە ئاس نەعەدالەتەکانە بێدەنگ نەبێت تەنها بیل لەوە نکاتەوە کە خۆی موچەیەکی هەیە خۆی موچەکەی وەرگرێویتر ئەوەی تر هەمووی با بڕوە خەڵکی فەقیر زۆرە خەڵکەیە نان نییە لە ماڵێ خەڵکەیە مانگی جارێ تامی گۆش ناکە مناڵی فەقیر زۆر ئێمە لێرە ئیشەکەین کە سابە دەگەین ڕۆژانە چەنەها خەڵکێتە لامان بەڕاستی کابرا سەری سپیە پاڕێتەوە بۆ 1000 دینار یعنی ئەگەر زۆر زەرور نەبێ بۆ پارێ بەخوا قەت تەنەزول ناکە من ئێستا خۆم گەنجێکم ئەگەر پارەم لە گیرفانە بێ قەت ناچ سوال بکەم نەوەڵا بە هیچ شێوەیەک ئامانجی خۆی نەپێکەوە ئەو خۆپیشاندانانە ڕۆژ تا ڕۆژ بەرەو خراپی چ وەزعەکە ناخۆشترە ئێستا زۆر ناخۆشترە باش ئەگەر گوێ لە خەڵکی ئەو کاتە بگیرایە ئێستا بارگوزەرانی حکومەت بەم شێوازە ئێستای لێ هات نەوەڵی وەکو ئێستای لێ نەهات بەڵام حکومەتیش قەدرێکی زۆری لە میلەت کرد چونکە ئەگەر حکومەت باش بووە بۆ میلەتیش میلەت زۆر باش بوو بەس میلەت چی هەرەونە دەسڵاتی بوو دەنگیدا بۆمان نەیانزانی ئەمانیشەوە ئاکەن لە میلەت و ئەوە میلەت ئەفەوتێن بە هەموو شێوەیەک ئەرکی خەڵک چیە لە ئێستاە ئەرکی خەڵک ئەوەیە چاک و خراپی خۆی بناسێت بزانێ ئەم جارە دەنگ بۆ کێدات یعنی بە هەموو شێوەیەک ئەم میلەتیانە فەوتان یعنی هیچ دڵسۆزیێکیان بەرامبەر ئەم میلەتە نەنواند بەرامبەری خەڵک چونکە ئەم خەڵکە دڵسۆزی ئەم حکومەتە بوو بەس ئەم حکومەتە دڵسۆزی ئەم میلەتە نەبوو بە هیچ شێوەیەک باشە ئەو دەنگانەی ئەو کاتە بۆچی کپکرانەوە بۆ شێوازە ئەو دەنگانەی ئەو کاتە بۆیە کپکرانەوە لەبەر خاتی چی بوو لەبەر خاتیەوە خۆیان پارە و ماڵ و سەروەتی ئەم میلەتە گشتی بوون بە خۆیان لەبەر خاتی دڵسۆزی میلەت نەبوو باشە یەکێک لە هونەرمەندەکان باس لەوە کاکەوە هاوکارێکی زۆری لە بەرپرسە حزبی حکوومیەکان وەرگرتووە پێت وایە بۆ ئەو بەرپرسانە هاوکاری ئەو جۆرە کەسانەکەن بەڵام تۆیەکی شۆفێر کە بەم شێوازە خێرکی ئیش و کار و کەسابەتی هاوکاری تۆ ناکەن وەڵی با بۆساگیان لەبەر خاتیەوە ئەوە بە باڵوشانی ئەوانە هەڵەدات بە هەموو شێوەیە گۆرانی ئەڵێ بە باڵوشانیانە ئەوانیش ئەویان پێخۆشە بە باڵوشانیانە هەڵدەیت لەبەر خاتی چی لەبەر خاتی بەرزبوونەوەی خۆیان نازانن ئەم میلەتە فەوتەوە نیوایە محتاجە بە 250 نیوایە کەمەندامە نیوایە قەرزارە نیوایە محتاجە بەڵام ئاگایان لە میلەت نییە میلەت فەوتاوە قڕکراوە بەسەریا فەرمو 1 ساعت دەخولێ بۆ من داخلێکم دەست ناکەوێ بگەڕێم باشە ئەم تەکسیە توانە ژیانی تۆ دابین بکە خی زانێ مامۆستا بە هیچ شێوەیەک ناتوانێت ژیانی من دابین کە بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێکیش من چی بکەم چارم ناچارە بەیانی ساعت حوتی بەیان تێ بە تا ساعت 3 ئێوارە تا ئیساتە بەشەر نیو ڕۆژانێکی دەرنایێنێت باشە ئەو پارەی کە پەیدایەکەی بەم تەکسیە بەم ئۆتۆمبیلە ئایا بەشی بنزینەکە دەکا بەشی بژێوی ژیان دەکا نەبڕام بکە مامۆستا بە هیچ شێوەیەک بەش ناکات دەی چی بکەم قڕێکی بکەم بەسەر مامۆستا نە معاشێکم هەیە نە هیچ یەکم هەیە خوا ئیزانێ کەمەندامێکشم بگۆ من هیچ کامان 250 معاشمان نییە حکومەت هاوکاری ئەو کەمەندامەی کردووە نەوەڵا بە هیچ شێوەیەک بەت 2 دانە ساڵە 250 معاشی ناداتێ ئمڕۆ ئەڵێ بەیانی ئەڵێ 2 بەیانی دەسیمان پێکات هاوڵاتیان پێیان وایە ئەگەر حکومەتی هەرێم بەڕاستی گوێی لە داواکاریەکانی خۆپیشاندانەکانی 2011 و هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر بگرتایە ئێستا بار و گوزەرانی حکومەت بەم شێوەیە ئێستای لێ نەداات کە نەدەتوانێت موچە بدا نەدەتوانێت قەیرانی کارەبا و کۆمەڵی قەیرانی تری چارەسەر بکە هەندێک هاوڵاتیم دوان باسییان لەوە کرد کەوا کۆمەڵێک کەمەندامیان هەیە لە ماڵەوە کە بار و گوزەرانیان ئەوەندە قورس بووە ناتوان بژێوی خۆیان دابین بکەن بۆیە داواکارن هەرچی زۆر حکومەت بتوانێت هاوکاریان بکە یان هیچ نەبێ هاوکاری کەمەندامەکانیان بکە بۆ ئەوی بار و گوزەرانیان کەمێک باشتر بێت ئێمە ئەمڕۆ پەیامی خەڵکمان بۆ گواستنەوە
تا پەیامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.